کۆمەڵگای ئێمە زۆر ئەناڵێنن بە کێشەی ئازاری بڕبڕەی مل کە کێشێکی زۆری دروست کردەوە بە تایبەتی ئەو کەسانەی کە لە ئۆفیس کارەکەن ئەو کەسانی کە مۆبایلێکی بەکارهێنن ڕۆژانە کاتژمێرێکی زۆر ئەبەخشن بەوە و بە تایبەتی ئەمە کێشەی سەردەمە بەهۆی پێشکەوتنی تەکنۆلۆژیاوە و تەکنۆلۆژیا لە هەموو ماڵێکایە وای لێ هاتووە کاتە چ بەتاڵەکانمان چ کاتە پڕەکەمان کە ئێمە سەرقاڵی بەکارهێنانی مۆبایل بین یاخود ئەو کەسانی لە ئۆفیس و لە کارگەکان ئیشەکەن لەسەر کۆمپیوتەر. دیارە هۆکارەکانی باسەکەین و لە هەمان کاتە باسی چۆنێتی چارەسەر لە ڕێی جوڵە وەرزشیەکانەوە. با بزانین ئێمە بڕبڕەی پشتخۆی بریتە لە چەند 33 فەقەڕەیە. ئێمە زوومە خەینە سەر بڕبڕەی پشت بەشی مل کە 7 بڕبڕەیە کە زۆرترینیان لە ناوچەی 4 و 5 و 6 کە کێشەی بۆ دروستە بێ و ئەم کێشەیە تەنانەت لە گەنجیشە و لە بەساڵاتچووشە ڕوئەیە. پێشتر جاران پێشەوەی تەکنۆلۆژیا لەو ئاستابێ لە زیاتر لە بەساڵاتچووە ئەو کێشانەمانە بینی. با بزانین بڕبڕەی پشت کە ڕاگری ناوچەی سەرە و هەروەها شان و مل کە هەر کاتێک ئەو هۆکارانی کە ڕوبەڕوویە بێتەوە ئەبێتە هۆی زیان گەیاندن بەو ناوچەیە. لە کاتێکە بابزانین هۆکارەکانی توشبوونی کێشەکانی سەوەفان بێ ئایا ئەنزیلاق بێت کە پێی ئەوترێت یان ئازارەکان و گرژبوونی ماسوولکەکان بێ هۆکارەکانی ئەوە یەکەم هەڵە بەکارهێنانی مۆبایل ومانەوە بۆ ماوەیەکی درێژخایەن کە ئەمە ئەگەر کەلەی سەر بۆ نمونە کێشێکی تایبەتی هەبێ بۆ نمونە ئەگەر 3 کیلۆ بێ یان 4 کیلۆ بێ ماسوولکەکان هەڵگری 2 کیلۆن یاخود 3 کیلۆ بە شێوەیەکی ئەستون. بەڵام لە کاتێکە کە بە شێوەی فیزیکی دا ئەنوێنم بۆ خوارەوە گۆشەی ملم ئەگۆڕێت لەو گۆشە لێرە کەلەی سەر یاخود ناوچەی سەر چی لێت ئەبێ بە دوو هێندە کێشیە بێ بە دوو هێندە کەواتە لۆ دەکاتێتە سەر مەسڵەکان یاخود سەر ماسوولکەکان کە ئەبێتە هۆکاری لاوازبوون یاخود بێهێزی ماسوولکەکان بە ماوەیەکی درێژخایەن بۆیە لۆ دەکاتێتە سەر بڕبڕەی مل و هەتا کڕکڕاگە هەبێ کێشەی نییە بەڵام کە کڕکڕاگە تەنک بووە یاخود کڕکڕاگە تەمەزۆقی کرد یاخود دڕاندنی تا دروست بوو ئەبێتە هۆکاری چی بەرکەوتنی نێرڤەکان یاخود بەر هەستەوەرەکانەکەوێتە بێتە هۆکاری ئازار. یەکێک لە هەڵە باوەکان جوڵەی کتوپڕ بەبێ ئاگایی یان هەڵگرتنی کێشی زۆر بەبێ ئەوەی کە توانای جەستە و ئامادە بێ بۆ ئەوە زۆر جار هەیە خەوتنی هەڵە دووبارە ئەبێتەوە کاتێ بەیانیان هەڵەسیە بینی ئازاری ملە هەیە کە ئەمە ئەو گۆشەی کە لە ژێر سەرتایە یاخود ئەو سەرینەی کە لە ژێر سەرتایە ئەبینی بە شێوەیەکی ناتەندروستە هەڵەیەکی کە یاخود کێشەیەکی کە ئەوەیە کە عاملی جینەتیک یاخود بۆ ماوەی زۆر جار هەیە لە بۆ ماوەیشە کاریگەری هەیە هەندێک جار و لە هەمان کاتە هەڵە بەکارهێنانی و کووتمان شەونخنیکردن لەسەر مۆبایل و لاپتۆپ و کۆمپیوتەر و بابەتەکانی تەکنۆلۆژیا کە ئەمە زۆر زۆر کاریگەری نەرێنی هەیە ئەگەر بە شێوەیەکی هەڵا بەکار بێت. با بزانین شێوازی چارەسەری چەند جۆرێکی هەیە چارەسەرمان هەیە لای پزیشکە کە ئەوەش هۆکاری هەیە ئەو دەستنیشانیکە ئەوە کە لە ڕێی عیلاجی تەبیعیەوەیان لە ڕێی نەشتەرگەریەوە بەڵام ئێمەی وەرزشکاریەوە یاخود ئێمەی چارەسازخواز کە ئێمە دائیمەن بە ئەو کەسانە ئەڵێن کە ئەو کێشەیان هەیە پێش ئەوەی ڕووبکەنە نەشتەرگەری هەوڵ بین ماسوولکەکانی مل شان و قۆڵ بەهێز بکەن ئەگەر لە داهاتووشە پێویستیشی بە نەشتەرگەری کرد ئەو کەسە ئامادە ئەبێ بۆ نەشتەرگەری بۆ ئەوەی کە نەشتەرگەریەکەی سەرکەوتوو بێ کەواتە ئێمە هەمیشە هەستمان بە ئازار کرد ئەبێ بزانین کە کێشەیەک هەیە چی بکەین باشە هەنێ ڕاهێنان هەیە کە ئاماژەی پێئین زۆر گرنگە بۆ کەسانی کە توش بوون بە ئازار و کێشەکانی بڕبڕی پشتیان ملیان هەیە ئەتوانن سوودی لەوەرگن بۆ ئەو کەسانی کە تووشی ئەو کێشەیەش نەبن هەر هەماشە سوودی لەوەرەگرن کەواتە هەنێ ڕاهێنانی زۆر سادە و زۆر ساکار لەوانێ هەمومان پێی بزانین و درکی پێ بکەین بەڵام گرنگ ئەوەی ئەنجامی بین بۆ ئەوەی کە چی بکەین کە دوورکەوینەوە لەو کێشانی کە ڕوبەڕوومانە بێتەوە خۆ ئەگەر ڕوبەڕۆشمان بوو بێتەوە ئەتوانین وەکو چارەسەرێ بەکاری بێنین. ئێستا
بابزانین کە ئەو ڕێنمایانە چین کە ئێمە دوورکەوینەوە لە توش بوون یان ئەگەر توش بوو بیتین دوورکەوینەوە لە ئازارەکان و کەمیکەینەوە. باشترین ڕێگە ئەوەیە شێوازی بەکارهێنانی مۆبایل لە ئاستی بینی نابێت. یعنی ئێمە نەڵێن ملمان ڕێکە و چاوم بۆ خوارە بێت چێکم بیرمان نەچێ ماسوولکەکانی چاویش بەشی سەرەوەی لاوازە بێ بە ماوەیەکی درێژخایەن و بەشی خوارەوە کە یارمەتی دەرە بۆ بەرزکردنەوەی پێڵی چاو ئەویش لاوازە بێ کەواتە چی بکەین لە ئاستێکا بیگرین لە ئاستی بینینی چاومان ئەڵەی لەوانەیە بڵێ من قۆڵم هیلاکە بێ ئەتوانین لەسەر مێزێک قۆڵە دابنەی بەم شێوازە ئەتوانی گۆشەیەکی بەرز لەم ئاستا دای بنیت چەناگە و بخەیتە بەر چەناکە و بخەیتە سەر گۆشەکە دەستیشە بە شێوەیەکی ئاسایی دایبنی. باشتر وایە ئەگەر دەستە هەستی بە ماندوێتی کرد ئەتوانی پشووی پێبیت. باشترین ڕێگەیە کە تۆ بتانی ماندوود کردووە چه قۆڵە چه شانە چه چاوە ماندوود کردووە ئەتوانی لای بەریت پشوێکی پێبی یان ئەو جوڵە ئاسایانە بکەیت کە ئێستا ئەنجامیین بۆ ئەوەی بتوانیت ببێ بە ڕێستێک و دیسان و بگەڕێتەوە سەر کارەکەت. زۆر کەس هەیەڵێ من مەجالم نییە خود کێشەی ئەوم هێ ناتوانم چم بۆ هەڵە وەرزشیەکان. ئێمە چەند جوڵەیەکی زۆر سادە و ساکار ئەتوانین پێشکەشتان کەین بۆ ئەوەی کە بۆ ئەو کەسانی کە کێشەیان هەیە بۆ ئەو کەسانی کە خۆیان بپارێزن لەو کێشانە کاتە بۆ هەردووکیان گونجاوە و جوڵەکان گشتیە. ئەو کەسانی کە بڕبڕی پشتیان سەوەفانی هەیە یان زبربوونیان هەیە یان نیشتنە سەریەکیان هەیە بۆ ئەوانیش گونجاوە هیچ کێشەیەکی نییە مەترسی نیە لە بەروی گشتیە وەکو باسمان کرد و بۆ ئەو کەسانی کە وەرزشیش ئەو کەسانی کە هیچ کێشەیەکیان نیە بۆی توش نەبن ئەتوانن ئەنجامی بن لە بینی هەر سەعاتێک بەکارهێنانی مۆبایل یان بەکارهێنانی کۆمپیوتەر ئەتوان ئەم جوڵانە ئەنجام بن بۆی تووشی ئەو کێشەیە نەبن. هەر بۆ ئاگاداریتان بڕبڕی پشت وا دروست کراوە کە زۆر بەرگە بگرێ بەڵام درەنگ تووشی کێشە ئەبێ بەڵام کە تووشیش بوو زۆر عەزێتی ئەیە. بۆیە داواکاریم لە ئێوەی ئازیز زۆر بە ئاگابن تەندروستی پێش هەموو کارێکە بۆی من کار و ژیانم بەردەوام بێ بەبێ ئازار ئەبێت ئاوەڕ لە خۆم بەمەوە کە بتوانم جوڵە وەرزشیەکان کە چەند سادە و ساکاریشە دەست پێ بکەین و بە پێی توانە جەستەی خۆ بگەڕێنیتەوە بارودۆخی ئاسایی و ئاسوودەیکەی و ئارام بخەویت و ئارام بژیت.